ئەمە کاتی خۆی حەچی کۆبوونەوەکە بۆ ئەنجومەنەکەمان کرد ئەنجومەنەکە پێک بێت ئەنجومەنەکە خۆی چی قەرارەدا چی ئەڵێن ئێمە ئامە نامان لەسەر وێن خۆزگا لەگوێ بنیاکە داگە هەموو یەک دەنگبووینایە و لە هەم هەڵەبجەن ئەم باسی هەڵەبجە ناکەم من کوردستان بۆ من هەموو زاخۆی و هەڵەبجە وایە بۆ من بە ئەوە منتیقەچێتی نەکەین لە هەڵە دو زاخۆ چۆنە و لێرە جوایە بۆ من حەز دەکەم لە زاخۆی ڕێک بین لە هەڵەبجە ڕێک بین لە هەولێرش ڕێک بین لە سلێمانی ڕێک بین لە هەموو کوردستان ڕێک بین هەموومان بە یەکەم وڵاتە بەرین بەڕێوە ئەم وڵاتە بە حیزب ناڕوا بەڕێوە ئەم وڵاتە هێشتا نەبووە بە وڵاتێک بوو ئەسەسە بێ ئێستاش ئەگەر عێراق بودجە نەنێرە ناتوانێت موچە خۆرەکان بدەن لەبەرەوە ناکرێت یەکێ خۆی کا بە خوێخای هەمووی و هیچیشی پێ نەکرێت ئەو کۆبوونەوەنەش کە بووە بەڕاستی ئێمە نیگەرانی خۆمان دەربڕی کە ئەو ڕێکوتنانەی کە کراوە بوایە بە شێو لە شێوەکان یانێ بەتایبەتی ئەم کۆتا ڕێکوتن بچواتە بواری جێبەجێکردن بەڵام هەڵبەتە ئێمە تەقدیری ڕای و بۆچوونی برایان یەکێتی شەکەین کە ئەوان وتیان هەڵبەتە ئێمەش وەکو خۆمان وەکو سەرکردایەتی ملاحەزە تێبینێمان لەسەر ڕێکوتنەکە هەبووە ئێمەش یانی کۆمەڵی اختیار و پێشنیاران پێداون کە هەر کامێ لەو پێشنیارانە جێبەجێ بکرێت بۆ بەرژەوەندی شارەکە ئێمەش پشتیوانە بین و لە هیچ شتێک لەوانە لەم پەر نابین.